ئازیزانی NRT سڵاوتان لێبێت. دەپرسین ئەوەی داعش دەیکات جیهادە یان لە دەرەوەی ئاینی ئیسلامە. لایەنە ئیسلامی کوردستانەکان ڕایان لەسەر داعش و ئاکاری داعش چۆنە. زۆرترین قسە لەسەرەوە دەکرێت کە لایەنە ئیسلامیەکان بێدەنگن بەرامبەر داعش. ئاخۆ بێدەنگن لەبەرەوەی ئاڵاکەیان لێی نووسراوە لا ئیلاهە ئیلا الله یان نەخێر بێدەنگ نین و ئەوانیش قسەی خۆیان هەیە. بەڕێزان لە دیوی دۆمی هەواڵدا لەگەڵ میوانەکەم عیرفان مەلاعەلی ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی گفتوگۆی ئەم بابەتە دەکەین. زۆر بەخێر بێی مامۆستا بۆ ستۆدیۆی دیوی دۆمی هەواڵ. بەڕێزانی وەش دەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ببورن لە ڕێگەی پیجی NRTەوە پرسیارەکانتان بە کۆمنت بۆ ئێمە بنووسن. مامۆستا دەمەوێت سەرەتا ڕای ئێوە بزانم لەسەر ئەو دۆخەی ئێستا لە هەرێمی کوردستان و لە عێراقیشدا دەگوزارێت. بەڵێ بسم الله الرحمن الرحیم. دیارە ئەوەی کە ئەمڕۆ لە کوردستان و لە ناوچەکە بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش لە سووریا، لە عێراق، لە لوبنان، لە حتا شیمالی ئەفریقیا گوزارێ جەوێکی ناتەندروستە، جەوێکە لەوانەیە هەموو کۆمەڵانی خەڵک و دانیشتوانی ئەم سەر زەمینانە پیان خۆش نەوێت بەو جەوەی کە هاتووەتە پێش. بەڵام ئایا بۆ ئەمە دەرەنجامی چییە؟ ئەمە دەرەنجامی حەقەت ئەو بارە ناهەموارەیە کە ماوەی 70 ساڵە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا دروست بووە. ئەویش بە جێگیرکردنی ئەو دەوڵەتی کە ناونراوە ئیسرائیل. ئەم دەوڵەتە ماوەی 70 ساڵە کە خەڵکە کوژێ و کە هەموو دەستگا ڕاگەیاندنەکان بە تایبەتی ئەم قەتڵ و ئامانە کە لە زووە لە دێریاسین و ئێستش لە میدیاکانی جیهانیە ئەوە تا هەموو ساڵێ ئەبێ 7,000 کەس بکوژێ و ببڕێ و زامار بکە و هەمووی مناڵ و ژن و ئەمە وا ئەکات یعنی وەزعێکی وای خوڵقاندوت جەوی منتیقی شەرقی ئەوسەط و بە تایبەتی و حتا جنوبی شەرقی ئاسیایشی تێکداوە بە ملیەکە قەوقازی تێکداوە. ئەو شوێنانەی کە 2 ملیار مسلمانی لێ نیشتە جێبووە هەمووی لە حاڵەتێکی دەرونی ناهەمواراژی. جا ئەم حاڵەتە دەرونیت چۆن ئیفرازە بێ؟ باشە بۆ خۆی ئەو دۆخەیانی هۆکارە ڕئیسەکان چین کە ئەمەی دروست کردو کە تۆ باسیەکەی. بەڵێ جا من ئەوە ئەڵێم یعنی ئەمە 2 مەدرسەی جیهادی دروست کردووە. ئەم حاڵەتە مەدرسەیەکیان کە ئەوەیە کە حەماسی لەسەرە کە متەئەسیرە بە فکری ئیخوان جیهادەکە بە شێوەیەکی زۆر پیاوانە تا ئاخرین لەحزەی ئەوەتە لە بەرامبەر پێش کەوتوترین دەبابە و تەیارە و سیستەمی تەکنەلۆژیای سەردەم ئەوەستێ. بەڵام لە هەمان کاتە ئاوەدانیەکە ژیان بەڕێوە ئەبا هیچی کەم نییە لە هیچ سەرزەمینێکی حەزاری ترکە بەڕێوە ئەچێ. ئەمە شێوازێکە لە جوانترین شێوازی جیهاد کە حەماسێکە. مەدرسەیەکی ترکە لەم لاوە دروست بووە زۆر مەدرسەیەکی توندە ئەوش هەر دەرهاوێشتەی ئەو زروفە ناهەموارەیەکە لە فەلەستینە. ینی حەقەت مەسەلەی کێشەی فەلەستین تەئسیری هەیە لەسەر هەموو ئەم حرەکاتە جیهادیانە لە دنیا. یعنی ئەگەر تۆ بگەڕێتەوە بۆ شێوازی دروستبوونی حرەکاتی جیهادی بە تایبەتی لە شەرقی ئەوسەط هەمووی ئەگەڕێتەوە بۆ مەسەلەی شەڕی فەلەستین و ئیسرائیل. جا ئەمە لێرەش لە بە تایبەتی ئەم 30 ساڵی ئەخیرە لە ئەفغانستانەوە ئەم حاڵەتە توندە زیاد لە حەدە دروست بوو کە هیچ مبەڕیرێکی نییە بۆ ئەو قەتڵ و ئامەکە ئەکرێ. چ لە مەسەلەن جەزائیرا پێشتر کە لە نەوەدەکان ئەکرا بە ناوی جەماعەی ئیسلامی مسەلح و چ ئیستێشکە لە بڵێن ناوەڕاستی عێراقا ئەکرێ و چ لە شوێنەکانی تریشە ئەکرێ. ئەمە شتێکە بەڕاستی لە ڕووی شەرعیوە هیچ یعنی مبەڕیرێک نییە. ئەگەر ئەو بۆ خۆی مبەڕیر بێنێتەوە ئەوە جایە. بەڵام ئێمە وەکو بڵێن حرەکەیەکی ئیسلامی طبعا دیارە لەو حرەکە لەو مەدرسەوە نزیکین کە حەماسی لەسرە. باشە من دواتر بە شێوەیەکی گشتی قسە لەسەرەوەکەین. بەڵام ئەوەی تۆ خوێندنەوەیکی گشتی بوو بۆ ئەوەی چی داعش و هاوشێوەکانی دروست کردووە. بەڵام ئێستا پێشمەرگە لە بەرامبەر داعشدا شەڕ دەکات. دەمەوێت پێم بڵێ ئەوەی داعش دەیکات جیهادە؟ حەقەت من ئەوە عەرز دەکەم ئەڵێم لێرە ئەوەی کە داعش ئەیکە بڵێن تێگەیشتنێکی سەقەتە بۆ نەس. یعنی ئێمە وەکو خۆمان بڵێن توراسێکی عەزیممان هەیە
کە فقه ئوسولی فقه ئەو چوار ئیمامە بۆ ئێمەیان بەجێهێشتووە ئێمە بەو شێوازە لە نەستێگەین بۆیە دەرەنجامەکەیشی ئەو شێواز جوانەی لە جیهاد بەڵام ئەو بە شێوازێکی سەقەت لە نەسەکان تێگا یعنی ئەو نەسانە ئەم توراسە عەزیمەی هەمووی خستۆتە ئەو لاوە بە شێوازێکی ڕقوتەق لە نەسەکان تێگا ئاوا بەو شێوازە دەرەنجامێکی ڕقوتەقی لەسەر تێنەگەیشتن لە نەس مەبەستت ئاەتەکانی قورئانە ئاەت و حەدیث باشە چ دقێکە کە ئەوان بەخراپ بەکارێنن با بڵین وەکو ئەوەی تۆ باسێکی ئەوان بە هەڵەتی گەشتون وەکو خۆی بەکاری ناهێننەوەنی هەموو ئەو دقانەی کە باسی جیهادەکە بەسراوە بە کۆمەڵی دەقی ترۆ ئەوان مەسەن لەوانێ بە شێوازێکی زۆر مجەڕەت بەکاریان هێنن ئەمە ئەو ئیختیلافە گەورەیە کە لە بینی ئەم دوو مەدرسە هەیە مەدرسەی جیهادێکی بڵێن حەزاریانە لەگەڵ مەدرسەی جیهادێکی ئاوا بۆ شێوەتن و تیژیانەکە بەڕاستی هیچ مبەڕیرێک نییە یعنی بۆ ئەو قەتڵ و ئام و بۆ ئەو خەڵک کوشتن و بۆ بە تایبەتی مەسەلەن ئەو جۆرە ڕەفتارە لەگەڵ مەسیحی کە مەسیحی عێراق فەرقی هەیە لەگەڵ مەسیحی وڵاتەکانی تریش حتا تۆ مەسیحی مەسەلەن کلدانی و ئاشووری پێش ئێمە لەسەرم سەرزەمی نابوون لەبەرەوە هیچ مبەڕیرێک نییە بۆ تۆ بچی عەزیەتیان بدەی ئازاریان بدەی کلیساکانیان بسووتێنی حەزرەتی عومەر نەیکردووە ئێتە چۆن تۆ ئەیکەیت باشە من دەمەوێت زۆر بەڕاشکاوانەی ینی بۆ منیش و بۆ بینەرانیش وەڵامێکم بیتێ لەسەرەوەی کە ئەوەی داعش دەیکات جیهادە بە عەقڵی خۆی جیهادە یعنی بەو مەدرسەی خۆی و بە عەقڵی خۆی جیهادە بەڵام بە هی ئێمە نەخیر واتە ئەکرێت لە ڕووی شریعەتی ئاینی ئیسلامەوە ئەوەی داعش دەیکات بێبەری بکەن لە ئاینی ئیسلام آخر سەیری کە ئایا کێ تەمسیلی لێرە ئاینی ئیسلامەکە ئێمە بەڕاستی بە ئاعتراف بەوە بکەین ئێمەی کە زۆرینەی هەموو مسلمانان ئەهلی سونە و جەماعەت پێک دێنێ ئێمە مەرجەعێکی وامان نییە کە بڕیار بدا کێ بە ناوی شەرع و قسەکە ئیسا ئەو خۆی بەوە ئەزانێت کە بە ناوی شەرعۆغا منیش خۆم بەوە ئەزانم کە بە ناوی شەرع و قسەکەم ئەوی تریش خۆی بەوە ئەزانێت باشە من نمونەیەکت بۆ ێنمەوە هەر لەم بەرنامەیە عەلی قەرەداخی ئەمینداری گشتی یەکێتی زانایانی مسلمانانی جیهان دەڵێت ئەوەی داعش دەیکات نەک جیهاد نییە بەڵکو دژی جیهادە واتە ڕێک پێچەوانی جیهادە کۆمنت و قسەی ئێوە من عەرزم کردی ئیسا ئەو لەوێ کۆمەڵێ تەئسیلی شەرعی کردووە بۆ خۆی بەو شێوازە کە خۆی ئەڕوا پێی وایە جیهادە بەڵام ئێمە مەسەلەن بە تایبەتی ئەم سێ هێزەی کوردستان و مامۆستا عەلی قەرەداغیش و خەڵکێکی تری زۆریش پێمان وایە کە ئەو شێوازە هیچ مبەڕیرێکی شەرعی نیە بەس باشە یعنی مامۆستا دەقی قورئانی ئەوەندە مەتاتیە کە تۆ پێدوا بێ ئەو بە بیرکردنەوە و بە تێگەیشتنی خۆی پێی وایە جیهادە بەڵام ئێوە بە ئوسلوبی بیرکردنەوەی خۆتان و بە تێگەیشتنی خۆتان پێتان وایە جیهاد نییە یان دەقە قورئانەکان و حەدیسەکان یعنی شتێکن ئیتر نقطەیان لە دواوەیە بۆ خۆی ئەوە نییە ئێمە مەسەلەن ئەو مەدرسە کە عەرز دەکەم دوو مەدرسەی جیاوازە ئەو زۆر ئێحتیمام نادا بە مەقاسیدی شەریعە و زۆری ئێحتیمام نادا بە مەصالح بەڵام ئەو مەدرسەی کە ئێمەی لەسەرین مثلا اهتمام ئەدا بە مەقاصد اهتمام ئەدا بە مەصالحی ئینسانەکان لەبەرەوە ئالەوە دوو جۆر تێگەیشتنە لە دەقەکان ئەو شێوازێکی زیاتر زاهیریانەی نەسەکە وەرەگری تۆ زیاتر مەقسەدی نەسەکە وەرەگری ئەوە ئالەوایە یعنی اختلافەکان باشە بەس مامۆستا یعنی بەشێکی زۆری ئەوانی کە لەگەڵ ئەم ڕێکخراوەدا کارەکەن لەگەڵ ئەم گروپە چەکداریەدا کار دەکەن حافظ قورئانن یعنی پێیان وایە کە ئەوان دەقا و دەق ئەوەی ئاینی ئیسلام داوای دەکات دەمان جێبەجێ دەکەن بەڵێ مەسەلاوە نییە کە تۆ حافظ قورئان بێ حافظ قورئان نەبێ حافظ قورئان جایە تێگەیشتن لە قورئان کە پێوترێ فقه ئەوش جایە جا لەبەر ئەوە ئێمە توراسێکی فقهی عەزیممان هەیە و زەوابیتیشمان هەیە بۆی چۆن لە نەستی ئەگەی کە بە ناوی ئوسولی فقه جا ئەمە ئەوانەیە واکە لە تۆ کە بە شێوازێکی سەردەمیانە و واقعیانە و جوان و لە فقهی واقعیان لە واقعەکە تێبگەی ئەنجا لە نەسەکەش تێبگەی اینجا ئەمە عەرزم کردی یعنی دوو شێواز لە بیرکردنەوەیە کە ئەو هەیەی تۆ هەتە ئەو جەوەی خوڵقانوە بە حەقەت ئەو جەوەش کە ئیستا لە عێراقا هەیە زۆر علاقی حتا بە مەسائلی فکری و عەقیدەتی ئەوانەوە نییە ئەوە جەوێکە بڵێن جەوێکی ناتەندروستی ناهەموارە
تۆ مەسەلا ئێمە حتاکە لە دانیشتنی ئەحزابی سیاسی لە سەلاحەدین دانیشتین ئەوە پێمان وابوو یعنی هەموو سەرانی کورد بە کاک مەسعودیشۆ کە ئێمە خۆمان تێکەڵی ئەو شەڕە نەکەین لەبەرەوەمە شەڕێکی بەڕاستی زۆر ناهەموارە لە بینی شیعە و سونە ئەم شەڕە گوتە شەڕێکی تائیفی و پێشتر 15 ساڵ پێش ئیستا شارانسکی و ئەوانە یعنی تەلمیحیان پێدا و توانەکە ئەبێ شەرقی ئەوسەد شەڕێکی تائیفی تێبکەوێت ڕێگە خۆشیان کردو بۆ ئەو شەڕە جا لەبەر ئەوە ئێمە وتمان ئەمە شتێکە بەڕاستی ئیستاوەتە ئەوە سووریایە ئەوە عێراقە ئەوە لوبنانە ئەوە حتا لیبیایە وەزعێکی یعنی خولقاوە کە بە ئێمەی کورد چاک نابێ ئەم وەزعە بۆیە حتا خۆمان دوور بگرین لە وەزع باشترە بەڵام ئیتر بە بەڵامتر لە ئێستادا بڵێ تازە تەواو ینی بە حقیقت شتێکە کە کورد نەیویست و ئێمەش نەمانویست کە تووشی ئەو شەڕە ببین بەڵام ئەو شەڕە یەخەی گرتووی نیستاژ باشە مامۆستا ئەلێرەیە پرسیارێکی زۆر گرنگکەیە لە ئێستادا کە داعش و پێشمەرگە ڕوبەڕووی یەکسەر بوو نەتەوانێت تۆکو ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی هەمووکو پیاوێکی شارەزا لە ئاینی ئیسلامدا کامیان جیهادە ئەوەی کە تۆ دژی داعش شەڕ بکەی یانەوەی داعش دژی پێشمەرگە شەڕ بکە ئەخ سەیری کە مەسەلەی جیهاد بە ئەم مەقولەی دین نەهێنینە ناوە یعنی ئەو کە بەڵام ئەوەی ئەو دەیکات بە ناوی ئەو بە ناوی خۆی تەنانەت حەز دەکەم شتێکت ینی وەکو بەرچاوڕوونیەک زۆرێک لەوانەی کە قسە و سەرنجیان هەیە لەسەر ئاینی ئیسلام و بەڵام خۆیان لە دەرەوەی ئاینی ئیسلامن لە ئێستادا باز لەوە دەکەن کە ئەوەی داعش دەیکات تەواو پەیڕەوکردنی ئەوەیە کە ئاینی ئیسلام داوای دەکات ئەسڵ ئەساسی نییە بەعکسۆ ئێمە خۆمان کە کوردین و باوە گەورەمان سەلاحەدینە وەرەوە کتێبێکی ئینگلیزی نووسراوە کاتیبێکی زۆر مەشهوری ئەمریکی 400 لاپەڕەیە لەسەر ئەخلاقی دوو کەڵەپیاوی حربی سەلیبی و ئیسلامی کە یەکیان ئەوەی قەلب الئەسەدە کە قیادەی هەموو ئەوروپای کردو حربی سەلیبی ئەمی دیژان سەلاحەدین ئەیوبیە بزانە ئەم کابرا مەسیحێت چۆن باسی قەلب الئەسەدەکە ڕیچارد و چۆن باسی سەلاحەدینەکە ئەڵێ سەلاحەدین قیمەی ئەخلاق و ئەدەب بووە و قیمەی یعنی ئەو ئێمەی فێر کردووە کە ئەخلاقی شەڕ چۆنە یعنی لە کاتێکە کە ڕێچارد نەخۆش بووە شەڕی نەکردو لەگەڵیان ئەخوجەتی شەهامەتی من قبول ناکە ئەو نەخۆشە شەڕی لەگەڵا بکەم کە وەختی لەگەڵ لەسەر ئەسپەکەی کەوتۆتە خوارەوە ئەسپی بۆ ناردۆ و توێتی پێم خۆش نییە لە بە پێی شەڕ بکە بە لەسەر ئەسب شەڕ بکە ئەوە ئەخلاقی ئیسلامە کەی ئەوە ئەخلاقی ئیسلامە کە تۆ هەر کەسێ بگری سەری ببڕی ئەوە نییە یعنی جا دوای ئەوە خۆیان ئەوە ئیسا فەرمو هەر ئەو کتێبە زۆر مهم مەکراوە بە عەرەبی با خەڵک بخوێنێتەوە بزانێ ئەخلاقی موسڵمان لە شەڕا چۆنە ئەوە سەلاحەدین ئەڵێ سیرکە یعنی حتا لەگەڵ جوولەکە ئەڵێ کە مەسیحیەکان هاتن جوولەکەکانیان هەمووی لە فەلەستین دەرکرد لە قودس سەلاحەدین کە هات هەموو جوولەکەکانی هێنایە بۆ ناو قودس و لێشی کردن بە مستەشاری خۆی ئەوە ئەخلاقە باشە مامەسانی لەگەڵەوەی کەوەتا تۆ خۆت باز لەوە دەکەیت ئەوەی ئەوان کردویانە یاخودەوەی ئەمان دەیکەن دوورە لە ئاکاری ئیسلامەوانێ بۆچی ناتوانن بەڕاشکاوانە بڵێنەوەی کە داعش دەیکات جیهاد نییە بۆ بەڕاشکاوانە ناتانەوێت ئەم قسەیە بکەن کاکیان خۆوە مەسەلاوە نییە من بڵێم یا ئەو بڵێ یا ئەو بڵێ من ئەڵێم من بە ناوی خۆم قساکەم ئەوی تریش بە ناوی خۆی قساکە من ناتوانم بە ناوی ئەو قسە بکەم بڵێم تۆ بەڵام دوجار ئیسلام خاوەنی کتابێکی ئاسمانیە کە قورئانە یعنی هەمووتان لەو ڕوانگەیەوە قسە دەکەن نا لە ناو هەموو فکرێکە ئیسە لە ناو فکری مارکسیزمە 50 مەدرسە هەیە ناو فکری مەسیحیەت دەیان کلیسا هەیە کە هەمووی ئازادن لە یەک لە ناو فکری ئیسلامیشە ئێمە ئیساوە مەسەرەن ئەکسەریەتی موسڵمانان کە ئەهلی سونە و جەماعەت لەوانیشە مەدارسی جیاواز هەیە ئەو دوو مەدرسەی سەرەکین کە یەکێکیان نەس بە شێوازێکی ینی ظاهری وەرەگرێکیشان احتمام بالرأيدا احتمام بمصالحدا احتمام بفقه واقعدا ئەمە دوو مەدرسەیە ئەو بەلای خۆیەوە ئەوە وایە بەڵام بەلای منۆ ڕاز نییە باشە گفتوگوی زیاتر دەکەین بەڵام پێم خۆشە چەند کۆمنتێکت لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بۆ بخوێنمەوانەیەکێک لەوانە سارا دەڵێت سەربڕین و دەست درێژیکردنە سەر ئافرەت لە هیچ ئاینێکدا نییە کەچی ئەوان لەژێر ئاڵای ئیسلامدا
پەیڕەوی ئەو حاڵەتانە دەکەن. بەڵێ ئەرزم کردی ئەوە طبعاً ئەوە کە وەختێ تۆ سەیری ئەو تاریخە عەزیماکەی لەسەرەوە بۆ خوارۆ زۆر کەم ئەو حاڵەتانە ڕووی داوە. یعنی بە دەگمەن شتیوا ڕووی داوە ئەو شتانە هەر نییە بە تایبەت تەعەداکردن لە ژنەوە هەر نییە شتیوە وجودی نییە. چۆنە بێ ینی تۆ یەکێ لە مەقاسیدی شەریعە پاراستنی ناموسی خەڵکە چۆن ئەبێت تەعەدای لێ بکەیت. ئەوە ئەنجا مەسئلەی سەربڕینیش ینی ناکرێەوە شتێکە بەڕاستی ناڵم هیچ مبەڕیرێک نییە بۆ ئەو کارە بۆ ئەو ڕەفتارانە کە ئەوانە ئەیکە. باشە من دیسانە گەڕێمەوە بۆ ئەو خوێندنەوانی کە دەکرێت بۆ داعش ئەو خەڵکانی کە تێبینی و سەرنج و قسەی خۆیان هەیە و خوێندنەوەی خۆیان هەیە لەسەر ئاینی ئیسلام بەڵام لە دەرەوەی ئاینی ئیسلامن ئەوەی کە ئەوان دەیکەن لە ژێر ئەو ئاڵایەدا کە لێی نووسراوە لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله غەدرە لەو ناوە یان وەکو ئەوەی ئەو نووسەر و خوێندەوارانە باسی دەکەن ئەوەیە کە ئەمە ویستی ڕاستەقینی ئاینی ئیسلامە. بەڵێ جارێ ئەوە قسەیەکی زۆر هەیە کە مەسەرەن وەختێ لە جەزائیر کە انتخابات کرا و حکوومەتی فەرەنسا و استیخباراتی فەڕەنسی و ئەو هێزە زاڵی کە لەوەیە کە پێوترێ حکوومەتی عەمیق یاخە سوڵتەی عەمیق نەیهێشت مسلمانەکان بگەنە دەسەڵات شتێکی ئاوا دروست بوو زۆر تن و تیژ بە ناوی جەماعەتی ئیسلامی موسەلەح. ئەمانە هاتن خەڵکیان سەربڕی خەڵکیان کوشت خەڵکیان کردواتر ئێستاکێ هەموو وەسیقەکان کەوتونەتە دەرکە جەمال زەیتون و عنتەر زەوابری خۆیان استیخباراتی فەڕەنسی بوون کە قیادەی ئەو جەمعیانە کرد ینی مختەرق بوو لەلایەن ئەوانە. جا ئەمەش لەبەرەوەی کە ئیستا حاڵەتە ئیسلامیەکە ساحێبی نییە بەڕاستی ساحێبێکی نییە ینی دەوڵەتێکی بەهێزی نییە بیپارێزێ بە ئاسانی اختیراقە کرێ. کێ ئەڵێ مەسەرەن ئەو خەڵکەیش کە ئەو تونڕەوی ئەکا اختیراق نەکراوە لەم لاولاوە لەلایەن باشان بەڵام هەر سامان کەرکووکی نووسێتی خۆداعش بە تەنها نیە سونەکانیش لەگەڵ ئەوان و پاڵپشتیانەکەن ئایا ئەوان مسلمان نین مەبەستی سونەکانە. جا ئەوە بۆیە وتمان تێکەڵی نەکەین ئێمە حتا یعنی هەموو هێزە سیاسیەکانی کوردستان ئەوە ڕەئیمان بوو کە ئەمە ڕاپەڕینێکی سونەکانە لە سەرزەمینی خۆیان کە وەسەتی عێراقە دەش بەو زوڵمەی کە کراوە لە سەریان. ئەمە ئەوەڵ جاری هەمومان ینی خەڵکی کوردستان ئەوە ڕەئی بوو بۆیە حتا بووە پەناگای ئەو هەموو خەڵکە سونیش کاتە بوو سنی و شیعە و هەمووی هاتبووە خەڵکی کوردستانەوە مەسیحی یەزیدی پەناگای هەمووی بووی. جا ئەمە دواتر سنیەکان دیارە نەیان توانی وەزعەکە بقۆزنەوە ئەمانە دەولەی ئیسلامی توانیان وەزعەکە کۆنتترۆل بکەن و بۆ شێوازە بیبن کە خۆیان ئەیانەوێ. ئێستاکە ئەو ساحەی کە ئێستا هەیە بەدەست بڵین دەولەی ئیسلامیەکەوەیە نەک بەدەست ئەو هێزە سونیانەوە ئەو هێزە سونیانە ئێستا هەمووی ڕایان کردووە لەو سەرزەمینەی چیان لەوێنی. بڵێ عومەر کەریم بەرزنجی دەڵێت داعشە کوردەکان هەندێک لە مامۆستانی ئاینی کورد دیارە بە مرتەد تاوانبار دەکەن ئەو تۆمەتە چەندێک ڕاستە و دەڵێ ئایا ئەو کردە خۆکوژیانی کە بە ناوی جیهادەوە دەکرێت ئەو فەرمودەی پێغەمبەری خوا درودی خۆی لەسەر بێدایانگرێتەوە کە دەفەرمێت هەر کەسێک بە هەر شتێک خۆی بکوژێت لەو دنیاش بە هەمان شت سزا دەدرێتەوە. چاوە دوو مەسئلەیە ئایا ئەوانەی کە لەوێن ئەوانەی کە لەوێن ئیسە زۆر کەمن ینی کورد کە لەوێ بێ زۆر کەمە لەبەرەوەی ئەو کوردانی کە پێشتر مەسەلەن بڵێن ئەنسار بوون یا قاعدە بوون یا شتێکی تر بوون ئیستاکێت چۆن بڵین ئەم حیزبانە کوژن ئەوانیش کوژن ئەوانیش لەوێ مهددن لەبەرەوە کوردەکان ئەکسەر لەوێ نین. مجموعەیە گەنجی تازە چووە بە ناوی سووریاوە لەوێ گیری خواردو ئەگینا بڵین وەکو پیاوی گەورە گەورەی کورد چوبێ نەچووە کەس نەچووە. بەڵێ ئەوان ڕەئیان بۆ ئێمە یعنی بۆ دەڕی خۆیان بەداخەوە یعنی ئەوان دائیرەیەکیان دروست کردووە بە ناوی خلافەی ئیسلامی بۆ نمونە هەرچی لە دەرەوەی ئەو دائیرە بێ زبانی حربی لەگەڵا بەکارێنی زبانی تون و تیژی و ئەوان بەلادەر حساب بەڵێ بەلادەر حسابیەکەن کەوابێ هەمووی لای ئەوان لادەرە. باشە ئەو بابەتیان زۆر گرنگەوەی کە دەڵێت خۆکوش وەختێک بە ناوی جیهادەوە خۆی دەتەقێنێتەوانێ فەرمودەیەکی پێغەمبەر هەیە لەسەرەوەی کە لەو دنیا بە هەمان شێوە سزا دەدرێتەوە.
خۆی ئەوە مەسلەی خۆ کوشتن یا بڵین خۆتەقاندنەوە مەسئلەیەکی شەرعیە قسەی زۆری لەسەر کراوە مەجموعەیە لە عولەما پێیان وایە کە نابێ مەجموعەیەکیش حتا وەکو قەرزاوی کە زۆر معتەدیلە و لەگەڵ کاک عەلی قەرداغیە بڵین یەک فیکرن ئەو پێی وایە یعنی شەرعیە خۆتەقاندنەوە بەس نەک بۆ ئەیرە بۆ فەلەستین نەک لێرە ئەو مەسەلەیەکی شەرعیە ینی قسەی لەسەر کراوە بەڵێ هاوکار هەڵبجەی دەڵێ ئایا ڕابەری بزوتنەوەی ئیسلامی دیارە وەڵامەکەی لە تۆ دەوێت ئێوە ئامادەن شان بەشانی برا پێشمەرگەکان بچن دیفاع بکەن لە نیشتیمان ئێمە لە لەم شەڕەدا دیارە مەبەستەکەی ئێمە لە 1970 لە هەموو کێشەکانی ئەم هەرێمە الحەمدولله هەبووین ینی حەزمان کردووە دیفاع لەم هەرێمە بکەین دش بە بەعز دش بە هەر داگیرکەرێکی تر ئێستەیش ئەو وەزع کاتتە پێشەوە ئەمە خواستی کەسمان نەبووە ئەم سەرزەمینیش کە هەمومان تایە ئەژین بەڵێ بەشێکین لە مقاومەی ئەم سەرزەمینە بووە هەر کەسێ بێوێ دەست درێژی بکاتە سەر بەرامبەر داعش هەر کەسێ باشە بەڵام کۆمنتێکی دیکە هاتووە دیارە ناوەکەی خوازراوە دەڵێت زۆر زەحمەتە بتوانن شەڕ بکەن دژی داعش بۆچی ئەم تەسەورە دروست هەیە یعنی بەرامبەر بە بزوتنەوەی ئیسلامی وانە یعنی منەڵم هەر کەسێ بێتە سەر بێ غەدر لێ بکە زوڵم لێ بکە شەرعەن بۆت هەیە دیفاع لە خۆت بکەی هەر کەسێ بێ لە ژێر هەر ناو نیشانێکا بێت جا لەبەرەوە ئێمە کە هەمومانیسە لەسەر ئەم سەرزەمینە ئەژین و عقدێکیش هەیە لە بینی هەمومانە کە ئەم سەرزەمینە پارێزین هەر کەسێ لە ژێر هەر ناو نیشانێکە بێوێ ئەم سەرزەمینە داگیر بکە یا بێوێ ئەو وەزعیت یا دروست بکە ئێمە بە هەمومانەوە ئیسا الحەمدولله نەک هەر ئێمە هەموو هێزە ئیسلامیەکان علمانیەکان حتا ئەوانەی تریش کە ئیمانیان بە عەمەلی سیاسی نییە ئیمانیان بۆ شەڕێژ نییە لەبەرەوە تا ئیسا کورد ئاوا یەک نەبووە ئیستا کورد یەکە ئەوەی کە ئیمانی بە عەمەلی سیاسیە ئەویشی کە ئیمانی بە عەمەلی سیاسی نییە ئەوانیش هەر ئەو شەڕیان پێ زۆر ڕەفزە باشە بۆ ئەوەی وەڵامەکە ڕوونتر بێت ئێستا من دەپرسم بزوتنەوەی ئیسلامی کوردستان لە دژی داعش شەڕ دەکات ئەگەر بێتە سەر وڵات بڵێ لە ئێستادا پێتان وانی هاتبێتە سەر وڵاتی ئێمە چۆن ئەوەی سەترەوە کەواتە ئامادەن چەکدارەکانی خۆتان خەڵکی خۆتان بنێرن شان بەشانی پێشمەرگە بەرامبەر بە داعش لە ئێستادا شەڕ بکەن ئێمە پێشمەرگەمان نییە یعنی ئەو خەڵکەی سەوا تێگەیشتێمە وەکو جاران مەکتەب عەسکەریمانەیە و پێشمەرگەمان باشە ئێمە پێشمەرگەمان نییە لەبەرەوەی کە وەختی ئەمریکا هاتە عێراق ئێمەی ئیسلامی چەک کردووە لەبەرەوە کە چەکی کردوین چەکمان پێ نییە بەچی بچین باشە کەواتە با من پرسیارەکەم بە جۆرێکی تر بکەم ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان داوای لە بزوتنەوەی ئیسلامی کرد خۆبەخشانە بچنە بەرەکانی جەنگەوە و ئەوان خۆیان چەکتان بۆ دابین بکەن بەڵام دژی داعش شەڕ بکەن ئێوە ئامادەن و شەڕ بکەن سەیری کە ئێمە لە وڵاتێکە ژین و هەمووشمان داوای ئەومان کردووە کە موئەسەسات هەبێت ئەگەر موئەسەسەیەک نەبێت دیفاع لە وڵاتە بکات هەر کەسی و بە ئارزوی خۆی چەکی هەڵگرێ و بڕوان نابشتیوە وتم حکوومەتی هەرێم داواتان لێ حکوومەتی هەرێمیش من هەستەکەم تۆ ناتەوێت وەڵامێکی ڕوونم بیت چونکە پرسیارەکەی من زۆر وازە ئەڵێم یعنی ئەڵێم حتا حکوومەتی هەرێمیش داوا بکە تۆ ئێمە هەمومان داوامان کردو موئەسەسەیەکی عەسکەری محتەریف هەبێت لەم وڵاتە میهەنی کە بچێت دیفاع لەم سەرزەمینە بکە ئەگەر من بەشێکم لەو مەنزومە دیفاعیە ئەو بەسەر سەر بەسەر چاو بەس کە من هاوڵاتیەکەم لەیسە لە کۆ چەک بگرمە دەستم و بڕۆم بۆ ئەوێ کەواتە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمی داوا لە بزوتنەوەی ئیسلامی بکا بڵێ ئێوە بە تەواوی کادر و سیاسەکانتانەوە تەنانەت دەمانەوێت بێن لە بەرەکانی شەڕ بەرامبەر بە داعش هاوکارمان بن لەگەڵ برا پێشمەرگەکانە شەڕ بکەن ئێوە وەکو بزوتنەوەی ئیسلامی ئامادەن بەرامبەر بە داعش شەڕ بکەن لە ئێستادا خۆ ئەویشی سەر نە پارتی و ئەگەر داوا بکەن نەقەستم ئەگەرێک هیچ حیزبێ وەکو حیزب نەچوە شەڕ بکە ئەمە ئیسا بە حساب ئێمە لەشکرێکوانەیە بە ناوی لەشکری کوردستان ئەو لەشکرە شەڕەکە بەڵام حیف ئەو لەشکرە سەیرەکە ئیساوە ینی پاکەکە لەشکرێکی هەیە منەظەم و ڕێک و پێک و تا حەدی حیرەفی و ئۆتە لە شەڕا باشتر شەڕەکە ئەوەی ئێمەش ینی بە حەقەت ئەو گلەیانەکە وەختی خۆی هەبووە ئێمە منزومەیەکی دیفاعی و سیستەمێکی بەهێزمانە بێ هەبێ کە پێویستی بەوە نەکابێت داوا لە من بکات بێ بەس ئەندامێکی سەرکرداییتان دەڵێ ئێمە جەنگاوەری زۆر مەبدەئیمان هەیە بەڵێ چێن ئەو جەنگاوەرانە کۆن ئێمە ئەوەی کە ئیستا خانە نشین کراوە
بەڵێ ئێمە پێشمەرگەمان هەبوو ئامادە بووە هەموو کەس شایەتیان بۆدا کە لە ئێستادا ئێوە مەکتەبی عسکەریتان نییە؟ نەخێر هیچ کەسێکی چەکدارتان نییە؟ نا چەکدار ئێمە وەکو خانە نشین هەمانە وەکو ئەوەی کە بڵین پۆلیس بێ هەمانە کە پارێزگاری لە بازێ لە مەقاڕەکان کەمن زۆر کەمن هەمانە ئەوانە هیچ کێشە نییە کە ئەگەر ڕێک بخرێن و بچن بۆ جەبهە هیچ کێشەیەکمان نیە بەڵام هیچ حیزبێک وەکو حیزب نەچوە بڵێ من ئەوەکو پارتی شەڕەکەمەوە بڵێ وەکو یەکێتی شەڕەکەم و ئێمەش بڵێ وەکو بزوتنەوە بەڵێ نەقسەکە ئەوە نیە حتمەن وەکوتم یعنی ئێمە بۆ هاوکاری وەکو هاوکاری و پاڵپشت بۆ هێزی پێشمەرگەی کوردستان بەڵام پرسیارەکە جارێکە دەکەمەوە بە جۆرێکی ترە دەپرسم ئەگەر ئەو جەنگاوەرانی کە باز دەکەی ئەوان خانەنشینن لە ئێستادا داوا لەوان کرا و فەوجێک گروپێکیان لێ دروستکرا بۆی بچنە بەرەکانی شەڕ بەڵام ئەوان چاوەڕێیان کرد ڕابەرەکەیان بڕیاریان باتێ یاخود دوا قسە لە تۆ وەربگرن تۆ شەرعێت دەی بەو شەڕەکە ئەوان بچن و لە بەرامبەر داعشدا شەڕ بکەن ئێمە وتومانە ئێمە خانەنشینمان هەیە برانی کۆمەڵ ئیسلامیش هەیەە هەردووکمان پێشتر یەک شت بووین هەردوو لا پێمان وتون بەوانی خۆمان تەنسیق بکەن لەگەڵ یەک و بە یەکۆ چیتان پێ باش بوو بیکەن یعنی لەگەڵ وەزارتی پێشمەرگا تەنسیق بکەن و چیتان پێ باش بوو باشە زۆر بە کورتی دەیکەمە دووەڵام هیچ کاتم نەماوە کۆمنتی زۆری شاتوو بەداخۆ فریان ناکەوم بخوێنەوە بەڵام دەپرسم شەڕکردن بەرامبەر بە داعش واجبە سیرکە ئەوە لە ئێستادا کە داعش بەرەو ڕووی هێزی پێشمەرگە بۆتەوانێ شەڕکردن بۆ نمونە گەنجێک کە ئەوێ خۆبەخشانە بچێت لەگەڵ پێشمەرگەیە شەڕ بکە واجبە شەڕکردن دژی داعش هەر کەسێ بێتە سەر ناوی داعش پێ ناوی هەر شتێکی کەواتە واجبە هەر کەسێ بێتە سەر واجبە دیفاع لە خۆت بکەیت کەواتە ئەمەش واجبە باڵێ واجبە دیفاع لە خۆت بکەیت دیفاع لە ماڵ و مناڵی خۆت بکەیت دیفاع لە سەرزەمینی خۆت بکەیت زۆر سوپاس بۆ عیرفان مەلاعەلی ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی سوپاس دەکەین کە ئەمشەو میوانی ئستۆدیۆ دیویدۆمی هەواڵ بووی ئازیزانی ناوتی زۆر سوپاسانەکەم بۆی تاوەکو ئێستا بینەری بەرنامەکە بوون سوپاس بۆ سەرنج و پرسیار و کۆمنتەکانتان ببورن کە نەمتوانی یاخود دەرفەت نەبوو هەمووی بخوێنمەوانێت تا بەرنامێکی دیکە هەر شاد بن